قادری فۆتۆگرافەر لە ساڵی 1964ەوە کاری فۆتۆگرافەری دەکات. ئەو لە ڕێگەی زوومی کامێرەکەیەوە هەزاران دیمەنی چرکاندووە و ڕوویەکی جوانی سلێمانی لە کاتی خۆیدا وەستاندووە. من لە مناڵە و شاگردی کاگرافی بووم هەتاکو ساڵی 1970 ئەم دوکانم دانا. یەکێک لە ئیشەکەی ئەمە ئەوە بوو لە کاتی جژنانە ئەو خەڵکە خۆیان ڕازانەوە جلی جوانیان لەبەرە کرد، مناڵەکانیان هێنا بە جلی جوانەوەیان و بەشکم وێنی جوانمان بۆ بگریت حەزەکەین ئەمە وەکو زیکرایەک هەمان بێت بۆ جەژن مناسبەی جژنی مەقسەد ڕەمەزان یا قوربان. یعنی ئیشێک بوو کەسێک نەبووە بڵێ ئەمە کۆتاییەتی هەتا لەگەڵ یا بڕوویت کاری وێنەگرتن ئەو لەگەڵدایێت. بەخێربی شکر باشی ئەمڕۆ بیری شتێکم کردەوە لە کۆنا ڕسم بۆ گرتووە بەڵێ بە یادگاری ئەو ڕسمە حەزەکەم ڕۆژەسێکم بۆ بگرم بەسەر چاوم بەسەر چاو کاکسی دەجانس ئاوە سیرکە با توێ زەردەخێنێکی تابێ ئای زۆر سپاس. کاکسی دەشیان ئەو وێنەکەتە زانە چۆنە لەگەڵ ئەو ساتە. ئەم دوو وێنەیە ئەمە وێنەی منە پێش 45 ساڵ ئەمەش وێنەی هەر منە ئێستا منش حەز ئەەکەم وەکو زیکرایەک بۆ مناڵ بۆنەوە ئەم وێنانە بمێنێ بۆیە ئەم ڕۆژهات بۆ بە یادی جارانەوە وێنەیەکی کەم بوو. وێنەی ڕەشوسپی یەکێکە لەوانی کە لە مێژووشە یعنی بە چەندەها ساڵ لەمەوە پێش وەکو خۆی ماوەتەوە. وێنەی ملەوەنەکانی ئێستا ڕەنگینەکان بەواقعی یعنی تەسبیتێکی وای نییە، پاش ماوەیەک ئەچێتەوە بیکە بۆ جەمخانەوە ساڵێکی پێ ناچێ هیچ ڕسمی پێ کاری وێنەی پێوە نەماوە. لە ئەوەڵ وێنەمەوە تا ئەمرم تا ئاخری وێنم خۆشموێ چونکە لەگەڵ یاژیاوم و لەگەڵیش یاژیم یعنی قەناعەتێ بێ خەفەت لەوا خۆم کە خۆم مردم وێنەکان نەمێنێ یعنی لە مردنەکەی خۆم پێ ناخۆشترێ. زیاتر لە نیو سەدەیە ئەم دوکانە بۆتە دەلاقەیەک تا هاوڵاتیانی شاری سلێمانی وێنەکانی خۆیانی تێدا ببینەوە. وەکەوەی قاری فۆتۆگرافەر ئاماژەی بۆ کرد هاوڵاتیانی سلێمانی لە ڕێی وێنەکانیانەوە ڕابردویان دەچەسپێنن. هێمن قادر، کورسات نیۆس، سلێمانی.